بەڵێم کاتتان باش و بەیانی باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن هەروەکو لە تیتڵەکە و وێنەی ڕێکلامەکەدا دەبینن دەمەوێت لەسەر بابەتێک قسە بکەم ئەویش دوێنێ واتە 25 مانگی ئاب ئەو جەلانیش لێدوانێکیدا پێشتر دەم پارتی و قەندیل لێدوانێکیاندا بوو دەربە ناڕەزایە نیشاندا بوو دەربارەی بڵاوکردنەوەی نامەکانی ئیمرالی تێبینیەکانی ئیمرالی و یانیش لە هەندێک شوێندا پێی دەوترێت نۆتەکانی ئیمرالی و بە قسەی ئەوان دەستکاریکردنی ئەو نۆتانە لەو بارەوە ناڕەزاییان نیشاندا بوو. دوێنێش عەبدوڵڵا ئۆزەلان ڕێبەری پێشووی پەکەکە لەو بارەوە ناڕەزایی خۆی نیشاندا. نۆتەکان زیاتر باس لەو ئەوەی بەتایبەتی ئەوەی دەم پارتی و قەندیل باس لەوە دەکرێت کە لە لە 20 تەمموزدا و لە هەمان کاتدا لە 2 ئۆگوستۆسدا 2 ئابدا دوو نۆت بڵاوکرانەوە و لەوێدا هەندێک شت باز دەکرێت بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵێک نۆتی دیکەش بڵاوکرانەوە بۆ نمونە لە کەناڵی ڕاستی TV لەوێدا باس لەوە کرا کە یعنی نۆتێکی ئیمرالی بڵاوکرایەوە کە لە 1 و 2 مانگی شوباتی ئەم ساڵدا دیدارەکە سازکراوە گوایە لەوێدا باس لەوە دەکرێت کە لەو سەردەمەدا واتە لە مانگی شوباتدا هێلین ئومێد دوڕان کاڵکان و سەبری ئۆک لە قەندیلەوە براونەتە ئیمرالی شەوێک لەوێ ماونەتەوە و دیداریان لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان سازداوە و زیاتر ناڕەزاییەکەی ئۆجەلان لەوەوە دەردەکەوێت. لە ناڕەزاییەکەی دەم پارتیدا زیاتر دەم پارتی هەم بەخۆی لێدوانێکیدا و هەم ناڕەزایی ئۆجەلانی دوێنێ واتە 25 مانگی ئاب دەستنووسێکی ئۆجەلانی بڵاو کردەوە کە لەوێدا ناڕەزاییەکی زۆری ئۆجەلان بەدی دەکرێت کە ئەو نامانە ڕاست نین بنچینیان نییە و ئەمە بەگەلە کۆمەیەک لەسەر خۆی دەزانێت لە هەمان کاتدا لە لێدوانی هەر سێلایەندا واتە ئیمرالی قەندیل و دەم پارتیدا باس لەوە دەکرێت کە ئەمە بە ئامانجی گێرەشێوینی و تێکدانی پرۆسەکە ئەنجام دەدرێت. من لێرەدا بەو مەبەستە ئەو بەرنامەیە ساز دەکەم وا دیارە کەناڵەکانی نزیکی پەکەکە نزیکی بزوتنەوەی ئاپۆی دەم پارتی لێدوانی خۆیان دەدەن و ئەوان زیاتر بەرپرسیارن لەوەی ڕوونکردنەوە بدەن بەڵام لێرەدا لەسەر ڕاستی و دروستی ئەو نۆتانی بڵاو دەبنەوە من دەمەوێت تێبینی خۆ بڵێم بۆ تێبینی دەڵێم لەبەرەوەی زۆر کەس پرسیارم لێ دەکات بەڕاستی لە دوێنێەوە چەندین تەلەفۆنم بۆ هاتووە و ناتوانم وەڵامی ئەو هەموو تەلەفۆنانە بدەمەوە بۆیە لێرەدا لەو بەرنامەیەدا بە پەیامێک دەمەوێت بۆ چوونی خۆم لەسەر ئەو بابەتانە بەحس بکەم. پێش هەموو شتێک دەمەوێت ئەوە بڵێم هۆکاری ئەوەی کە ئەو تێبینیانە کە بڵاو دەکرێنەوە پەکەکە لێ ناڕازیە لایەنێکی ڕاستی هەیە کە ئەکرێ ئەو دیدارانە بە مەبەست بەشێکی کەمیان دەستکاری بکرێن و بڵاوکردنەوەکەشی بڵاوکردنەوەی زانیاریەکانیشی ئەکرێ بە مەبەست بکرێن چۆن ئەوەی لە پێشتر لە یعنی لە قۆناغی دیالۆگ و ئاشتی پێشووتر کە لەگەڵ پەکەکە بوو ئێستا لەگەڵ پەکەکەنی ئێستا لەگەڵ ئۆجەلانە پێشتر پەکەکە ئاکتۆر بوو ئێستاکە بەتەنیا ئۆجەلان ئاکتۆرە دەم پارتیشتانەنات ئاکتۆر نییە دەم پارتی پەیامەکانی ئۆجەلان دەباو دەهێنێ
ئەو کاتە تەماشامان کرد گروپی فتحوڵڵا گولەن زیاتر باس لەوە دەکرێت لێدوانەکانی دەوڵەتیش لێدوانەکانی پەکەش باس لەوە دەکەن کە گروپی فتحوڵڵا گولەن کە ئەو کاتە لە ناو دەوڵەت بوون هێشتاکە کودەتا و هێشتاکە شەڕی جەنجی ڕاستەقینەی نێوان ئەردۆغان و ویانیش دەوڵەت و گروپی گولەن دروست نەبوو گوایە گروپی فتحوڵڵا گولەن بە ئەنقەست بۆ گیرەشێوینی ئەم شتانیان بڵاو کردوتەوە. ئەمەیان ئەکرێ بەڵام لە هەمان کاتدا دەبێ بە ویژدانەوە قسە بکەین ئەو ڕاستیانەش بڵین کە نۆتەکانی ئیمرالی تێبینیەکانی ئیمرالی ویانیش دیدارەکان و نامەکانی ئیمرالی پێشتریش لەلایەن قەندیلەوە بە شێوەیەک لە شێوەکان سانسۆر دەکران و ئەو سانسۆرکردنا ئەکرێ لایەنی حەقانیەتی هەبێ بەڵام لە هەمان کەدا لایەنی ناحەقانیەتیشی هەیە بە نسبەت ئەو کەسانی وەکو ئێمە کە زۆر بەوردی چاودێری بابەتەکە دەکەن. بۆ نمونە ڕەخنەکانی ئۆجەلان لە پەکەکە، ڕەخنەکانی ئۆجەلان لە کۆنسەی سەرۆکایەتی، ڕەخنەکانی ئۆجەلان بەگشتی لە کورد لە بزوتنەوە کوردیەکان، ڕەخنەکانی ئۆجەلان و تێبینیەکانی لەسەر داخوازی کوردەکان لەسەر عەقلیەتی بزوتنەوەی نەتەوەی کوردی ئەمانە بەردەوام لە لای قەندیلەوە یان چاواشە دەکران یان دەشاردرانەوە یانیش دەقرتێنران. ئەمانە باس لە سەردەمێک دەکەین لە 2011 و 2013 و پێشتریش هەتا وەکو کە گۆشەگیریەکی تند بەسەر ئۆجەلان سەپێنرا و ئەمانە تەنانەت ئەمڕۆکە بە دەردەکەوێت کە ئەمانە غەڵەتی زۆر گەورە بوون. ئەگەر ئەو کاتە ئەمانە بڵاو کرابانەوە ئێستاکە بەشێکی زۆری خەڵک و تەنانەت لایەنگرانی پەکەکەش ئەو دوو دڵیان نەدەبوو لەسەر قسەکانی ئۆجەلان تێیدەگەیشتن کە ئۆجەلان ئەو کاتیشەوە هەرچەندە ئۆجەلان پێشەوەی دەستگیریش بکرێت لە هەندێک شوێندا باسی لەوە کردووە کە ئەو پەکەکەیە هەڵدەوەشێنیتەوە ئەو پەکەکەی ئەو پەکێ نییە کە ئەو دروستی کردووە و لەو لە زیندانیشدا دەیگوت پەکەکە کاتەکەی تەواو بووە. ئەم جۆرە شتانە بەردەوام سانسۆر دەکەن لەلایەن قەندیلەوە ئەمانە ڕاستیەکەن بەڵام بابینە سەر ناوەڕۆکی ئەو ناڕەزایی ئێستاکەم. پێش هەموو شتێک من باوەڕ ناکەم دوڕان کاڵکان و سەبری ئۆک بچنە ئیمرالی پێویست ناکە. بۆ پێویست ناکە لەبەر ئەوەی ئەو شتانەی ئیمرالی دەیەوێت لە ڕێگای تەکنۆلۆژی بە ئاسان دەکرێت بگەنە قەندیل یانی پێشتر چەند دیدارێک ڕاگەیەنرا 5-6 مانگ بەر لە ئێستا 7 مانگ 8 مانگ کە دیدارەکان پەکەکە بەخۆ بڵاوی کردنەوە ڕێکخراوەکە بەخۆ لە میدیاکانیدا بڵاوی کردنەوە کە دیالۆگێک هەیە لە نێوان ئۆجەلان و ڕەمزی کارتاڵ و ئیلهام ئەحمەد و ئەوانە هەر هەمیان تێدان هەتا وا بزانم ئەو کاتەش سەبری ئۆکش هەیە یعنی دیارە کە دیدارەکە بە تەلەفۆن ئەنجام درراوە و دەوڵەت ڕێگای داوە لە بەر لە تۆقەکردنەکەی باخچەلی بەر لە قسەکانی باخچەلی من یەکەمین جار ئەو زانیاریان بڵاو کردەوە دوای ئەوە ئەلمۆنیتۆر بە 15 ڕۆژ دوای من بڵاوی کردەوە لەوێشدا ئێمە باسمان لە دیدارێک کرد کە بەپێی زانیاریەکان ئەو دیدارە دەبێت تەلەفۆنی بوو بێ دەبێت تەلەفۆنی ببێ واتە هیچ پێویست ناکە نە دەوڵەت ئەو ڕیسکە دەکا نە دوڕان کاڵکان بەخۆشی لە قەندیلەوە سواری هەلیکۆپتەر دەبێ و بچێتە ئیمرالی دیدارێک ساسکە ئەمانە زۆر بە ئاسانی لە ڕۆژی ئەمڕۆماندا ئەکرێت لە ڕێگای تەلەفۆنێک ئەنجام بدرێن و ئەنجامیش دراون. ئەمە پێش هەموو شتێک بەو شێوەیە. لە هەمان کاتدا لێرەدا ڕاستی و دروستی ئەو تێبینیانەی بڵاو دەکرێنەوە چینە یعنی ئەمە زۆر زەحمەتە بڵێن وشە بە وشە ئەمیان ڕاستە ئەمیان غەڵەتە بۆ ئەوەی ئەتۆ ئەمە بزانی دەبێ پێشتر چاودێری بۆ چوونەکانی پەکت کردبێ چاودێری ڕووداوەکان کردبێ چاودێری پرۆسەکەت کردبێ و تۆزێک عقلیەتی ئۆجەلان عقلی ئۆجەلان چۆن ئیش دەکا فکری ئۆجەلان چۆن ئیش دەکا ئەو چۆن لە ڕوانگەکان
دەڕوانێت لەو چوارچێوەیەدا تەماشای بابەتەکە بکرێت. لە بۆ هەندێ ئێستاکەش تەماشا دەکەین زۆر مەسەلەیەکی زۆر ئاڵۆزە، تەنانەت ئەو قسانەی دەربارەی پەژاک کراون کە چەندین لێدوانی جیاواز ئەدا لە هەندێک شوێن واتای ئەوە دەگەینێ کە پەژاک دەبێ هەڵوەشێتەوە، لە هەندێک شوێنی دیکەدا واتای ئەوە دەگەینێ کە پەژاک دەبێت دیزاین بکرێتەوە، تەنانەت ئەڵێ دەبێ نێچیروان بارزانی و بافێڵ تاڵەبانی ئەو کارە بگرنە ئەستۆوە، یانیش ئەو کارە بکەن. بێگومان ئەمە بەوە دەبەستێتەوە کە لە ناوچەکەدا شەڕێکی زۆر گەورە هەیە، مەبەستی شەڕی ئەمریکا و ئێران و ئیسرائیلە و ئەکرێ لەوێدا ئێران جینۆسایدێک بکە، لەبەوەی ئەو جینۆسایدە نەکرێت دەبێ پەژاک سەر لە نوێ لە بەرچاو دەرباز بکرێتەوە و نێچیروان و بافێڵ تاڵەبانیش مەبەستی ئەوێ ڕۆڵی نێوبژیوانی ببین. ئێستاکە ئەمە ڕاستە یان ڕاست نییە، ئێمە نازانی، بەڵام ڕۆژنامە هەندێک ڕۆژنامە نووسانیش لەگەڵ هەندێک بەرپرسیارانی پەژاک ڕیپۆرتاژیان کردو، ئەوانی شڕن ئێمەش ئەوەمان بیستووە. ینی لێرەدا ئەو نۆتانە هەندێک بە چاوێکی سیاسی لەلایەن ڕێکخراوەکەشەوە تەماشایان دەکرێت و ئەمە گێرە شێوەی نیەک دروستەکە، ئەمە لەناو میدیاکاندا هێنان و بردنێک دروستەکە، گفتوگویەک دروستەکە و ئەمە بەڕاستی حرەکەتەکەش ماندوو دەکا و پرۆسەکە ماندوو دەکا و پرۆسەکە ئەکرێ پرۆسەکە لە ڕێدا ببە. مەبەستمان ئەوەیە لە بۆ هەندێک کەسانێک کە بیان هەوێ لەمە تێبگەن ئایا ئەم قسانە قسەی ئۆجەلانن یان نا، دەبێ هەندێک لە ئۆجەلان تێگەیشت بن ئایا ئۆجەلان ئەم زۆرە قسانە دەکا یان ناکە، کە ئەگەر بیکە مەبەستەکەی چییە؟ چونکە ئۆجەلان هەم کەسێکە فکری پەکەکە سەر لە نوێ دادەڕێژرێتەوە، ینی بەنسبەت پەکەکە بەنسبەت ڕێکخراوەکە ئەتۆ دانی پەیدا دەنێ یان نا، ئەمەیان شتێکی دیکە، بەڵام بەنسبەت ڕێکخراوەکە مفەکەریتیان لە هەمان کاتدا ئیدۆلۆژیەکەی دیزان دەکاتەوە، لە هەمان کاتدا سیاسیە و لە هەمان کاتێشدا کەسێکی تەکتیکیە و لە هەمووشی گرنگتر لە زیندانە. کەسێک کە لە زیندان بێ ئەو هەموو کارانە بکە بێگومان ئاڵۆز دەبێت، چونکە کەسی مفەکر مەسەلەی فکر، مەسەلەی تیۆری، مەسەلەی ڕوونن، دەقەکان دیارن وەکو دەق مامەڵیان لەگەڵدا دەکرێت، بەڵام ئەتۆ بێ هەم مفەکر بی هەم کەسێکی سیاسی تەکتیکی بی بێگومان شتەکان ئاڵۆز دەبن. یعنی بۆ نمونە من چەند جار باسم کردووە غەڵەتەکان لەوەدان کە ئۆجەلان هەندێک جار ناچار دەبێت لەبەرەوەی لە زینداندایە لە ڕوانگەی تەکتیکیەوە هەندێک بابەتی فکری دادەڕێژێ. ئەمەش نابێت، چونکە فکر زۆر گەورەترە لە تەکتیک و لە سیاست و لە استراتیژی تەنانەت. پێش هەموو شتێک دەبێت فکر هەبێ، فکر لە سەروی هەموو شتێکە، فکرەکە ڕوون بێ، فکرەکە قەناعەت بێ، فکرەکە زانیاری بێ. بۆ نمونە ئەو زانیاریە بێ کە تۆ باوەڕت پێە، نەوەکو ئەو زانیاریە بێ کە ئەو ڕۆدەتەوێ بەکاری بێنی تەکتیکێکی پێ بکەیت. لێرەدا کێشەکان زۆر دروست دەبن. ئایا ئۆجەلان قسەی غەڵەتی نەکردوونە؟ بەڵێ قسەی غەڵەتی کردوونە و زۆر زاریش ڕەخنەی خۆی داوە. بۆ نمونە 2013 بوو وا بزانم کە کاتێک ساکینە جانسوس و هاوڕێکانی لە پاریس تیرۆرکرا و پێش هەنجی ئەدەبیاتەکانی ئۆجەلان لە زیندان پەرتووکەکانی بڵاوکرانەوە و لەوێدا لە پەرتووکەکانیدا ڕەخنەیەکی زۆر لە بزوتنەوەی ئەرمەنی دەگرێت. پاشانیش کاتێک ساکینە جانسوس و هاوڕێیانی شەهیدکەتن وا بزانم بە سێهۆزاد بوو، لە لێدوانێکی تەلەڤیزیۆنیدا وتی ئەمە کاری لۆبی ئیسرائیلی و ئەرمەنیەکانە.
و ئەمە کۆمەڵگەی ئەرمەنی زۆر 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 تۆڕە کرد کە کۆمەڵگەی ئەرمەنی ئێمە دەزانین ئەرمەنیەکان چەندین ئەندام پەرلەمانیان لەناو هەدەپە و لەناو دەم پارتیدا هەبووە و ئەرمەنیەکان لەگەڵ بزوتنەوەی کوردیدا چەند یەک بوونە و لەناو پەکەکە چەندین شەهیدی ئەرمەنی هەیە کە خەڵکی ئەرمەنستانن خەڵکی تورکیاشنی و ئەمە ناڕزایەتی زۆر زۆر گەورەی دروست کرد کۆمەڵگەی ئەرمەنی لێ دوانیاندا ئینجا دوای ئەوە ئەوجەنان ناچار بوو نامەیەکی تایبەتی لە بۆوانە نووسی و گوتی مەبەستی من ئەوەنە بۆ ئەوەیە لە هەمان کاتدا ئەوجەنان زۆر جار باسی سەردەمی عەبدولحەمید دەکات لەو تێبینیانەشدا باس لەوە دەکرێت کە گوایە ئەوجەنان باسی لە حەمیدی ئاڵاییە کردووە حەمیدی ئاڵاییە کە ئەتۆ باست کرد بە شێوەیەکی تەکتیکی ڕنگ بێ ئەوجەران ئەم جۆرە قسانە بکە لە بۆ دڵخۆشکردنی تۆرانیەکان لە بۆ دڵخۆشکردنی تورکە ناسیۆنالیستەکان تەنانەت ئاک پارتی و مابەش ڕنگ بێ ئەم جۆرە قسانە بکە بەڵام باجەکەی زۆر گەورەیە باجەکەی چییە؟ یەک حەمیدی ئاڵایی لە کۆنتێکستی جاش دەخوێنرێتەوە بەکرێ گیراو دەخرێتەوە گروپێکی بەکرێ گیراو بوون لە هەمان کاتدا ئەمڕۆکە کە ئەتۆ پەکەکە بێچەک دەکەی دەگەڕێنەوە تورکیا خەڵک دەڵێ تەماشاکەن ئەوجەران مەبەستێتی پەکەکە بکاتە حەمیدی ئاڵایی هەرچەندە ئەمە بێکەوە بەستنەوەی هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە حەمیدی ئاڵایی گروپێکی ئاینداری چەتە عەشایری و خێڵەکایەتینە بە پارە و یانیش لەسەر بنەمای تاڵان بڕۆن دوژمنەکانی ئێمە واتە خریستیانەکان کاسۆلیکەکان ئەرمەنیەکان بکوژن دەست بدەنە سەر و ماڵیان ژنەکانیان پارەکانیان ببن پەکەکە بزوتنەوەیەکی وهای نییە چەکدارانی گریلاکانی پەکەکەش شتێکی وانیە لە دژی دەوڵەت هەڵساون ڕاپەڕینیان کردووە 40 ساڵ شەڕیان کردووە بەڵام لێرەدا کێشەکە لە چیدایە کێشەکە لەوەدایە کە ئەتۆ بێ هەم تەکتیک بکەی هەم تیۆری بکەی هەم مفەکربی غەڵەتە و لە هەمان کاتیشدا هەندێک شت ڕێفرەنس بێنیەوە لە بۆ ڕازیکردنی سەرانی دەوڵەت بۆ ئەوەی ئەوان دڵیان ممکن بێ کە ئەتۆ تەکتیک ناکەی کە ئەتۆ شتێک ناکەی لە دژی ئەوان ئەو جۆرە نمونانە بینیەوە حەمید سوڵتان حەمید و حەمیدی ئاڵاییە و ئەوانە و ئەم سەردەمانە لە هەمان کاتدا ئەمانە تۆمەتبارن بە کوشتنی ئەرمەنیەکان بە جینۆسایدی ئەرمەنیەکان ئەمانە کێشەی زۆر زۆر گەورن ئەمڕۆکە دێنە ئاراوە من ئەمانەی کە باز دەکرێن وەکووتم هەموویان ئەکرێ بەشێکی زۆریشی ئەمڕۆکە دیسان لە ناو دەوڵەتدا گروپێک بن بە ئەن قەست باسی لێوە بکەن بە تایبەتیش مەسەلەی حەمیدی ئاڵایی و ئەوانە کە باسی لێوە دەکەن چونکە لە تێبینیەکاندا کە ڕاستی تیڤی بڵاوی کردوونەتەوە هەرچەندە ڕاستی تیڤیش ناڵێ ئەمانە ڕاستن یاننا ئەڵێ سەرچاوێک ئەوانەی بە ئێمەدا ئەو سەرچاوێکیە خوا دەزانێت ئێستاکە لە ناو دەوڵەتدا بمانەوێ و نەمانەوێ ڕنگ بێ ئەمە بە ئەن قەست هەم دزەی پێ بکرێ هەمیش تۆزێک دەستکاری بکری لە ئێحتیمال بە دوور نییە بە تایبەتیش کاتێت و بڵێ حەمیدی ئاڵایی و ئەوانە ئەرمەنیەکان لە کوردەکان دادەڕی ئەمیان یەک دوو کاتێ بڵێ دوڕانکاڵکان و سەبری ئۆک و هێلین ئومێد کە سێ کەسی بە تایبەتی دوڕانکاڵکان و هێلین ئومێد وەکو دژمنی دەوڵەتی تورکیا سەیر دەکرێن کەسێکن کە زۆر زۆر قسەیان کردووە سەبری ئۆکش بە هەماشە بەڵام سەبری ئۆک لە پرۆسەی ئاشتی پێشوشدا لەگەڵ هاکان فیدان لە ئۆسلۆ دانیشتووە هەرچەندە باس لەوە دەکرێت ئەو کاتە قەرەسۆش هێنراوە سەرباری ئەوەی ناوی لە لیستی ئینتەرپۆلدا هەیە بەڵام
وڵاتی نەڕویز قەرەسۆی لە هەولێرەوە هەڵگرتووە هێناویێتە ئۆسلۆ لەوێ لەگەڵ هاکان فیدان کە ئەو کاتە وابزانام هاکان فیدان جێگیری بەرپرسی میتە لەگەڵەوی دادەنیشن باس لەوەش دەکرێت بەڵام ئەوەی سەبری وەک دیارە بە ئاشکرا دیارە ئێستا کە دڕان کاڵکان و ئەتۆ بڵێ دڕان کاڵکان و هێلین ومێت هاتوونەتە ئیمڕالی شەوێک لە هۆتێلەکە ماوەن قسەیان کردووە دەوڵەت خزمەتی کردوونە حیمایی کردوونە لە قەندیل ئەوانی بە فڕۆکە و بە هەلیکۆپتەر هێناوە بە هەلیکۆپتەریش گەڕاندوێ بە سەلامەتی ئەوە ئەتۆ دینامێکێک دەخێ ناو باوەشی ئەو خەڵکێک کە لە پرۆسەکە ناڕازیە بە تایبەتی ئەوانەی کە پێیان دەوترێ بنەماڵەی شەهیدانی عەسکەران کوژراوانی عەسکەرەکان کە بە خۆیان دەڵێن شەهید ئەتۆ ئەوانە زیاتر هان دەدەی لە دژی پرۆسەکە لە کاتێکدا دەبینین کە دەوڵەت باخچەلی و مەهەپەیی و ئەوانە ڕۆژانە ئێستاکە کۆبوونەوە دەکەن لەگەڵەوە لەگەڵ ئەو بنەماڵانە دەیانەوێت ڕازیان بکەن بڵێن کاکە کوڕەکەی تۆ کوژرا بەڵام هەر هیچ نەبێ با خەڵکی دیکە لەمەودووە نەکوژرێ بۆ شێوەیە ڕازیان دەکەن بەڵام ئەتۆ بڵێ دڕان کاڵکانمان هێنایە دەوڵەت خزمەتی کردووە هێلین ئومێدمان هێنایە دەوڵەت خزمەتی کردووە و بەسەر بەرزیش گەڕاونەتەوە قەندیل ئەمە بێگومان کێشەیەکی زۆر 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 گەورە دروست دەکات دووە دژ بە پرۆسەکەیە لە هەمان کاتدا لە بەرنامەکانی پێشوودا باسم کردووە و ئەکرێ لەناو حرەکەی کوردیشدا ئەم جۆرە شتانە تا ڕادەیەکە بن لەناو حرەکەتی کوردیدا جیهەتی زۆر هەن کە دژی ئەو پرۆسێن تەنانەت لەناو دەم پارتیشدا چونکە ئەو جەران بڕیارێکی استراتیژی داوە بڕیارەکەش بە تورکیایی بوونە خەباتێک دەبێ حیزب دەبێ بەڵام ئەو حیزبە لە چوارچێوەی بە تورکیایی بوون دەکرێت پاشان لە بەرنامەکانی ئایندەدا من هەندێک میوانم دەبن دەمەوێت لە ئێستاوە پێتان بڵێم بە تایبەتیش ڕۆژانی شەمە هەندێک میوانم دەبن لە باکوور و ئەمانە زانیاری زۆر زۆر ڕێکوپێکیان هەیە کە لە ناو دەمپارتیدا جۆرێک لە جۆرەکان نەڵێن گەندەڵی بەڵام کەمتەرخەمی سیاسی هەیە واتە کەسانێک دەرچوونە مەقامیان هەیە پۆستیان هەیە بۆ نمونە سەرۆکی شارەوانیە و یانیش لە کۆمیسیۆنەکانی شارەوانیدا کار دەکەن بەڵام تا ڕادەیەکی زۆر کەمتەرخەمیان هەیە ناستنە ناو خەڵک گرنگی بە خەڵک نادەن لە ماڵی خۆیان دانیشتونە خزم و کەسەکانیان تاعین دەکەن بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن گەندەڵی زۆر گەندەڵیەکەیە ئەو جەلان ئەمانە هەموو یەک بە یەک چەند مانگە کاریان لەسەر دەکەن و ئەمانە هەمویان ئیخراز دەکرێن مەرج نییە دەربکرێن بەڵام ئیخراز دەکرێن بێ پۆست دەکرێن بێ پلە دەکرێن لە حیزبی نوێدا لە هەمان کاتدا بزوتنەوەی یاسایی پێشووی پەکێکە هەرچەندە بزوتنەوەیکی گشتی بوو هەمووی تێدا بوو بەڵام هەندێک ئینسانی تێدانە کە زۆر زۆر ناسیۆنالیست خیتابەکانیان لەگەڵ خیتابی تورکیایی بوون یەک ناگرێتەوە مەسەن عوسمان بایدەمیر چۆن لەگە خیتابی یەک تورکیایی دەگرێتەوە ناڵێن ناحەقا بەڵام عوسمان بایدەمیر لە بۆ شتێک باشە کە قسە بکە کاتێک نەتەوە پەرستێکی تورک توغڕە دەکە بەڵام لە بۆ پرۆژەیەکی وا نابێت کە تو ناوی لێ بنێ تورکیایی چونکە عوسمان بایدەمیر لە پەرلەمان باس لەوە دەکا کە کوردستان لەو دڵمدایە نازانم لای چەپدایە یان لای ڕاستدایە قسەکەی ناڵێ غەڵەتە هەزاران کەش پێی خۆشە و چەپڵەشی لە بۆ لێدا بەڵام ئامانجەکەی دەگاتە کوێ ئامانجەکەی وا تێگا تورک ئەڵێ تورکەکان ئەڵێن ئەی خەڵچینە وەرن یەک بگرن لە دژی ئەوانە تەماشاکان لە ئێستاوە دەیان هەوێ کوردستانێک دروستکەن لە تورکیادا
کە گوتت کوردستان لەناو دڵمدایە، یعنی ئەمن ئەو ڕووناسبەی دەوڵەتێک دروست دەکەم. ڕۆشنبیری تورک وا تەیەکە، سیاسەتمەداری تورک وا تەیەکە، وا پەروەردەکراوە. لەلای ئۆجەلان ئەمە نییە. لەلای ئۆجەلان شتێک دەکا و ئۆجەلان وەکو ئەو ئەزەریانەی کە لە دوای ڕووخانی ویانیش هەڵوەشانەوەی کۆماری ئەزەربایجان 1940 ئەوانە ئەو سیاسەتەی ئەوان کردیان ئۆجەلان ئێستا ئەوەی دەکە. واتە مەسەلەی ناسنامەی ئەتنیکی و نەتەوەیی و کللتوری زۆر ناداتە پێش، مەسەلەیەکی گشتی تر دەداتە پێش، ئەویش مەسەلەی کرانەوەیە. یانی کورد لە چوارچێوەی تیرۆر نەمینێ، وەکو عنسوڕێکی تیرۆر مامەڵەی لەگەڵدا نەکرێ، کورد قبول بکرێ سیاست بکە، لە چوارچێوەی تورکیادا سیاست بکە، و ئەوە قۆناغی هەری یەکەمە. قۆناغی دووەمیندا کورد تێکۆشان بکە لە بۆ دیموکراسی. ئەمانە سەر دەکەون سەر ناکەون، دەمەوێت لە کۆتاییدا ئەو قسێش بکە. زۆر کەس ئەو پرسیارش دەکە ئەو پرۆسێ سەر دەکەوی سەر ناکەێت، ئەوەی ئەو زەلاندێکە باشەکە خراپە. مرۆڤ ناتوانێت بە دوو وشە جواب بێتەوە. بابەتێکی نابێتە بابەتێکی سیاسی و ئەکادیمی و زانستیش. بەڵام بە قەناعەتی من یەک شت لێرەدا هەیە، ئەوەی ئۆجەلان دەیکەن لەسەر کورد و یانیش لەسەر کادیرەکانی کە لە دەوروبەری ئەو حرەکەتە لە ئایندەدا کۆ دەبنەوە، ئەم لەسەر ئەوانە دەمێنێتەوە. ئەوانە چەند کار دەکەن، چ کارێک دەکەن، و لەناو ئەو کاردا چێ جێ دەکری، لەسەر ئەوە دەبینێتەوە. ئەگەر ئەو کادرانە بەهێز بن، ئەوە بزوتنەوەکە نابێتە لۆکۆمۆتیڤی ترێنەکە، ڕەنگ ببێتە ڤاگۆن. ئێمە ببوورە ڕەنگ ببێتە لۆکۆمۆتیڤ، نەبێتە لۆکۆمۆتیڤ، نەبێتە ڤاگۆن، ببێتە لۆکۆمۆتیڤ. ترێن لە دوو شت پێک دێ. لۆکۆمۆتیڤی هەیە، ئەو پارچێکە لە پێشەوەیە، من لە کۆمپانیای ترێن کارم کردووە. ئەو پارچەی لە پێشەوەیە ئەوە هەمووی ترێنەکەیە، مۆنتۆڕەکەیە کە سایخەکەش شوفێرەکەش لەوێ دادەنیشێ، و ئەوەی دیکە هەمووی پارچە عارەبانەنە لە یەکتر بەستراون، هیچی دیکە نییە. ئەو لۆکۆمۆتیڤە ئەوەی پێشەوە هەموو ترێنەکەی لە بۆ خۆ ڕادەچێ، کە هەندێک جار 100 عارەبانە، هەندێک جار 200، هەندێک جار 300. وانە جا ئەتۆ ئەگەر کادری باشت هەبوو، کادری بەتوانێتە بووە و کادرانە و توانیان لەو قۆناغە بگەن و وەڵامی بدەنەوە، ئەوە ئەتۆ ئەتوانی ببیە لۆکۆمۆتیڤ. ئەگەر ئەتۆ ئەوە نەبووی، نابیە لۆکۆمۆتیڤ، ئەبیە ڤاگۆن، یعنی عارەبانەکە. لۆکۆمۆتیڤەکە دەسەڵات دەبێت لە بۆ خۆت ڕەت دەچێشی، و ئەتۆ دەبیە بەشێک لە دەسەڵاتەکەدا، یعنی ئیتیفاقی جمهور. مەترسیەکە لێرەدا ئێستا، و ئەمە بەتەنیا بە ئۆجەلان ناکرێ، چونکە خۆ ئۆجەلان ناچێت لە دیاربەکر دابنیشێ. ئۆجەلان سەربەستیش بکرێ، ئازادیش بگەی، هەڕەشێکی زۆر زۆر گەورە لەسەر کوشتنی وی، لەسەر تیرۆرکردنی وی دەبێت لە شوێنێک بێ کە بەڕاستی دەوڵەت بیپارێزی، ناچار بێ بیپارێزی، یعنی لە ناو خەڵک نابێ. کەواتە دەبێ کادرێکی زۆری و بەتوانا هەبن کە لەو قۆناغا بگەن و کاری بۆک. ئەگەر ئەتۆ ئەوەت کرد، بێگومان ئەتۆ دەگەیە قۆناغی دیموکراسی، و ئەتۆ ئەو شتانەی کە دەت هەوێ ئێستا ویانیش حەزت لێ ببن دەربارەی کورد، ئەو کاتە ئەتوانی بیانهێنێتی، ئەوەی دیکە نایەتە دی. ئەمریکا لە کوردستانی عێراقدا زۆر شتی کرد لە بۆ کورد، بەڵام ئەمریکا کردی، کورد بەخۆ نەیکرد، و ئێستاکە خەریکە هەر هەمووی لە دەستدادا. وایە نا زۆر گرنگە سەرباری ئەوەی ستاتیۆی کوردستانی عێراق ستاتیۆیەکی زێڕینە،
بۆ باوا بڵێن. ئەمە کۆی بابەتەکەیە. بۆیە لەو چوارچێوەیەدا ویستم ئەمڕۆکە بۆ چوونی خۆم لەسەر ئەو بابەتە ڕابگەینم بۆ ئەوەی چیتر هاوڕێیانیش یەک بەیەک پرسیار نەکەن. دەمەوێ هەر بەو بۆنەیەوە ئانۆنسێک ئاگداریەک بدەم لە بۆ بەرنامەکانم. من ئەوە 3-4 ساڵە ئەو کەناڵەم هەیە، هەتاوەکو ئێستا نەگەیشتومە تا 7,000 کەس، نزیک دەبمەوە لە 7,000 فۆلۆوەر. ئامانجم ئەوەیە ژمارەی فۆلۆوەرەکان زۆر زیاتر بێ بۆ ئەوەی ژمارەی بینەرەکان زۆر زیاتر بێ. بەڵام کەم و کورتکەشی من کێشە لە دیسپلینی کارەکەمدا هەیە. ئەویش ئەوەیە کە نەمتوانیوە لە کاتژمێری دیاریکراودا و لە ڕۆژانی دیاریکراودا بەرنامە ساز بکەم. لە چ کاتژمێرێک چێ بەشداری دەکەن نەمتوانیە ئەوەش بەرنامەدا بنێم. ئێستاکە لە مۆدووە نزیکی ئەوە بوومەتەوە. هەوڵەدەم بە تایبەتی هەوڵەدەم لە سەرەتای مانگی ئایندەدا کاتەکان دیار بن کە دەکاتە ساعت 6:30 ئەوروپا ئێستا، ڕەنگ بێ لە ئایندەدا گۆڕانکاری تێدا بکەم و ڕۆژەکە لە کام ڕۆژدا کام کەس بەشداری دەکا لەگەڵم ئەمانەش دیاری دەکەم تۆزێک چاوەڕێ بکەن و ئەو کەسانەی کە من دیاری دەکەم مەبەست لێیدا ئەوە نییە کە ئەمانە وەکو من بیر دەکەنەوە، بەشێکیان وەکو من بیر ناکەنەوە، بەڵکو من کەسانێک هەڵدەبژێرم کە دەتوانن تەحلیل بکەن لەسەر بابەتەکە. ڕەنگ بێ تەحلیلەکان بەدڵی من نەبێ یان وەکو من نەبێ. زۆر کەس ئەو پرسیارەش دەکات باشە بۆ ئۆتۆ خەڵکەکەت بەردەوام دووبارە دەکەیتەوە، بۆ هەموو ڕۆژێک خەڵکێک ناهێنی. خۆ مرۆڤ ئەتوانێ ئەمە بکە وەکو تەلەڤیزیۆن تەقلیدەکان هەموو ڕۆژێک خەڵکێک بێنێ، بەڵام خەڵک هەیە هەموو قسەیەک دەکات، قسە زۆر دەکا و هیچ ناڵ. من ئەوەم ناوێ. من زۆر کەسم هەیناوەتە سەر ئەو کەناڵەش زۆری وتووە بەڵام هیچی نەوتووە. من ئەوەم ناوێ. من کەسانێکم دەوێ کە بتوانن لە ڕووی زانستیەوە لە ڕووی مانتەقیەوە ئانالیزی بارۆ دۆخەکە بکەن. چونکە من کەسێک نیم، ڕاستە لە هەندێک شوێندا منیش وەکو هەندێک کەس دەستم بە سەرچاوە دەکا، بەڵام حەز ناکەم وەکو کەسێک بناسرێم کە من لێرەدا زانیاری ڕانەگەیەنرا و ئاشکرا دەکەم. ئەوە هەر کەناڵێک هەر کەسێک بە تەنیا ئەو کارێک کرد، وەڵا زانیاریەکم هەیە، وەڵا فلانە کەس وای بە من گوتووە، بە پێی سەرچاوەکانی من بە تەنیا ئەوانەی گوتن، ئەمە لە کۆتاییدا وەکو کەناڵێکی نیمچە ئیستیخباراتی لێ دێ و ئەمە بەکاردەهێنرێ. لە بۆ هەندێک من شتیوان ناکەم، بەڵکو من لەسەر بابەتەکان هەوڵەدەم بە شێوەیەکی بابەتیانە، ناڵێن بێلایەنانە. لە نێوان بابەتیانە و بێلایەنانەدا جیاوازی زۆر هەیە. من لە هەندێک بواردا بێلایەن نیم، لە هەندێک بواردا بێلایەن نیم، یعنی لە بەینی ئاشتی و شەڕدا من لە ئەنگری ئاشتیم بۆ نمونە. لە بۆ هەندێک ناڵێم بێلایەنانە، بەڵام بابەتیانە هەوڵەدەین بە پێی توانە زانستیانە لەگەڵ ئەو کەسانی کە بەشداری دەکەن هەوڵەدەم بابەتەکان شڕۆڤە بکەین، هەڵسەنگاندنی بۆ بکەین. زۆر سوپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون. هیوادارم سوودی هەبوو بێ. تکایە کەم تەرخەمی مەکەن لە سوبسکرایبکردنی کەناڵەکە، لە ناساندنی کەناڵەکە بە دۆست و هاوڕێیانتان. چاوەڕێی سەردەمی پەخشی نوێ بن. کاتێکی خۆش.